لە دوای سەرکەوتنی پلانی قەدەغە و ڕێکارەکانی خۆپاراستن شەونخوونی و هەوڵی بەردەوامی پزیشک و کارمەندانی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین دوجار ئامێری پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا لە ڕاپەڕین کەوتە کارکردن و بەشی مۆلیکیولەری ڤایرۆلۆجی لە تاقیگەی ناوەندی ڕاپەڕین جێگیر کرا و بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕینیش مەژدەی قۆناغێکی نوێی دەستنیشانکردن و دۆزینەوەی کەسانی هەڵگری ڤایرۆسی کۆرۆنای ڕاگەیاند لە دوای ئەمەوە هەنگاوەکان خێراترن و ئەنجامەکان زووتر ڕادەگەیەندرێن. چەند هەفتەیە کە دەستمان کردووە بە وەرگرتنی کۆمەڵێک سامپڵی زۆر واتە سکرینینگی هاوڵاتیان کە ئەمەش بەڕاستی لۆدێکی زۆری لەسەر شاری سلێمانی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی دروست کردبوو. ئێمە خۆشبەختانە پاش هەوڵ و ماندووبوونێکی زۆر توانیمان جیازەکە بگاتە کوردستان و ئامادەکاریمان بۆ تاقیگە کردو تاقیگە لە ئێستادا ئامادەیە. ئێمە لەمە دووە سەرجەم ئەو پشکنینانەی کە لە سنوورەکە دەکرێت لەم تاقیگەی ئەنجامی دەدەین. ئێمە تیمێکی ڕاهێنراومان هەیە کەم تیمە ڕاهێنراوە توانێت سەرجەم ئەو پشکنینانە بکات. ئامێرەکە ئامێرێکی پێشکەوتووە ئەمە لە ئێستادا و بۆ ئایندەش ئەم ئامێرە کۆمەڵێکی سوادێتری هەیە کاتوانین بەشێکی زۆری پشکنینە ڤایرۆسیەکانی لێ بکەین بەشێکی زۆر لە پشکنینە شێرپەنجەییەکان بکرێت و هەروەها کۆمەڵێک لە فحوساتی جینی هەیە توانێت بەم ئامێرە ئەنجام بدرێت. ئامێری پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا لەم قۆناغەدا بەتەنها کاری دەستنیشانکردنی ڤایرۆسی کۆڤید-19 دەبێت. دوای سەرکەوتنی یەکجارەکیش بەسەر ڤایرۆسەکەدا ئیدی ئامێرەکە کاری تری گرنگی پشکنینی لە سنوورەکە پێئەنجام دەدرێت. دیاری تاقیەکە پێکاتوە لە دوو بەشێکیان کە ئەکستراکشنە و بەشێکیشان ژووری پیسیئارەکەیە. گرنگی تاقیەکەی لەوەیدایە کە ئێمە دەتوانین لەسەر هەر هەموو جینێک بۆ هەر مادەیە کە بمانێت دەتوانین ئیشی لەسەرکەین. ئەمەش بەڕاستی ئیشێکی بڵێ زۆر زۆر مهم دەکات بۆ دەڤەری ڕاپەڕین. یەشێک لەوانە کە ئێمە دەتوانین هەماهنگێک دروستکەین لەگەڵ زانکۆی ڕاپەڕین بۆ ئەوەی توێژینەوەی زۆر زۆری لێ بکەین لە دەڤەرەکەدا سەبارەت بە شێرپەنجەی خوێن و شێرپەنجەکانی تریش و هەروەها دەتوانین لە ڕووی کوالتی خۆراکەوە لە ئەساسی لەسەر ئەساسی جینات ئێمە دووبارە دەتوانین سوودی لێ بمێنین و لەسەر ئەساسی مایکرۆبایۆلۆجی ئەم بەکتریانەی کە هەنە لە ناوچەکە دەتوانین لەسەر ئاسی جینات تەشخیصیان بکەین وجیان بکەینەوە جیاوازیان بکەین لەگەڵ ئەو بەکتریانەی کە لە شوێنەکانی ترەوە هەن و هەروە لەسەر ئاستی مەسەلە ڤایرۆساتەوە کە ئەو کۆڤید-19 کە ئێستا هەیە ئێمە دەتوانین پشتی تەواو پشت بەخۆمان بستین بۆ ئەوەی تەشخیصی ئەم ڤایرۆسە لە دەڤەرەکەمان کەین و پێویستمان بە شوێنەکانی تر نەبێت بۆ ئەی سامپڵی بۆ بنێرین. ئەمە بەڕاستی هاوکارێکی زۆرە بۆ ئەوەی کە دەڤەرەکەمان بە تەواوەتی لەژێر کۆنتڕۆڵدا بێ و ئەگەر هەر کەیسێکی پۆزتیڤ هەبێت زوو ئێمە فریای دەکەوین و زوو دەتوانین تەشخیصی بکەین لە نەخۆشەکە. تاوەکو ئێستا لە سنووری ئیدارەی ڕاپەڕین لە کۆی ئەو سەدان سامپڵی لە کەسانی جیاجیا وەرگیراوە تەنها دوو ئەنجامیان پۆزتیڤ بوونە و ڕۆژانە و بەتایبەتیش دوای کارپێکردنی ئامێری پشکنی ڤایرۆسی کۆرۆنا چەندین سامپڵی تری جیاجیا وەردەگیرێت. پابەندی هاوڵاتیان کەرەنتینەی خودی خۆپارێزی هۆکارەکانی ڕێگرین لە بڵاوبوونەوەی ڤایرۆسێک کە هەموو دنیای بەخۆیەوە سەرقاڵ کردووە. هونەر ڕەسوول گەلی کوردستان ڕانیە.